بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕیکاپس فیلمی ئەم جارەمان یەکێک لە نایابترین فیلمەکان لەبارەی کات و شوێن و ڕووداوە ئاڵۆزەکان بە ناوی دۆنی دارکۆ بینەری بن و چێژی لێ ببینن با دەست پێ بکەین. فیلمەکەمان بە دیمەنی دۆنی دەست پێ دەکات کە لە ناوەڕاستی شەقام خەوتووە و پاسکیلێکیشی پێیە، ئەویش هەڵدەستێت پاسکیلەکەی بەرەو گەڕەکەی خۆی لێ دەخڕێت و دەڕواتەوە ماڵەوە. خێزانەکەی لە دایک و باوکی لەگەڵ دوو خوشک پێک دێت کە خوشکە گەورەکەی ناوی ئەلیزابێتە و خوشکە بچووکەشەی ناوی سامە. شەو هەمویان لەسەر مێزی نانخواردن کۆ دەبنەوە. ئەلیزابێت دەست دەکات بە قسەکردن و دەڵێت کەوا ئەو لەسەر بنەمای جوانی کەسەکان هەڵدەبژێرێت، تەنانەت ئەگەر شەڕانگێزیش بێت. دۆنیش وەڵامی دەداتەوە و دەبێت دەمەقاڵی و قسە بەیەکوتنیان تا ڕادەی ئەوەی کە ئەلیزابێت پێی دەڵێت وا باشترە دەرمانەکانی بخوات بۆیە دایکیان بێدەنگیان دەکات. دوای نانخواردن دایکی بانگی ئەلیزابێت دەکات و لێی دەپرسێت چۆن دەزانێت کە براکەی دەرمانەکانی ناخوات. ئەویش وەڵامی ناداتەوە و پێی دەڵێت کە خۆی بڕوات لی بپرسێت. ئەویش دەڕواتە ژوورەکەی دۆنی بۆ ئەوەی لی بپرسێت، بەڵام دۆنی پێی دەڵێت کە ئەو ئێستا دەخوێنێتەوە و دەری دەکات. ئەویش سکاڵای خۆی دەباتە لای هاوسەرەکەی. دواتر دۆنی هەڵدەسێت دەرمانەکەی دەخوات. لە پاشان لەو کاتێک کە خەوتووە دۆنی هەڵدەسێت و لە ماڵ دەچێتە دەرەوە. گوێ لە دەنگی کەسێک دەبێت کە لێ نزیک دەبووە، ئەویش لێ دەچێتە پێش و کەروێشکێک دەبینێت. کەروێشکەکە پێی دەڵێت کە 28 ڕۆژ و 6 کاتژمێر و 42 خولەک و 12 چرکەماوە بە کۆتایی هاتنی جیهان. لە دیمەنی دواتر لەگەڵ گەیشتنی ئەلیزابێت بۆ ماڵەوە بوومەلەرزەیەکی بەهێز لە ماڵەکەیان دەدات. هەمویان لە خەو هەڵدەستن و دۆنیش خۆی لە یاریگای گۆڵف دەبینێتەوە. دوو پیاو هەڵدەستێنەوە و دەبینێت کە قەڵەمێکی بەدەستەوەی و کۆمەڵێک ژمارە لەسەر قۆڵی نووسراون. دۆنی داوای لێبوردن لە دوو پیاوەکە دەکات و دەگەڕێتەوە ماڵەوە. هەر کە دەگاتە ماڵەوە پۆلیس لە بەردەم ماڵیان دەبینێت. سەرڕای ئەوەی ڕێگری لێ دەکەن، بەڵام ئەو هەر دەچێتە ژوورەوە. لەو کاتەش پیاوانی شارەوانی بزوێنەرێکی تێکشکای فڕۆکەیەک لە سەقفی ماڵەکەیان دەردێنن. خانەوادەکەشی لە دەرەوە وەستاون و بەڕێوەبەری کۆمپانیەکە دەچێتە لایەن و داوای لێبوردنیان لێ دەکات لە بەرامبەر ئەوەی کە ڕووی داوە و پێیان دەڵێت کە هۆتێلێکی بۆ گرتوون بۆ ئەوەی تا ئەو کاتێک خانوەکەیان بۆ نۆژەن دەکەنەوە لی بمێننەوە. لە هۆتێلەکەش دۆنی خوشکەکانی لە ژوورێک دەمێننەوە و دایک و باوکیشیان لە ژوورێکی تر. دایک و باوکی باسی ئەو قسانە دەکەن کە خەڵک لەبارەی دۆنیەوە دەیان کرد. لە ڕۆژی دواتر دۆنی و سام دەچنەوە قوتابخانە و لای هاوڕەکانیان. یەکێک لە هاوڕەکانی پێی دەڵێت کە باوکی ئەوی بینیوە کە لە یاریگای گۆڵف خەوتووە. دۆنی گرنگی پێنادات و جگەرەیەک وەردەگرێت و هەڕەشەی فرێدانی هەموو یاریەکان لە سامی خوشکی دەکات ئەگەر بێت و لای کەس بڵێت کە دۆنی جگەرەی کێشاوە. پاشان دەست دەکەن بەوانەکەیان. دوای تەواوبوونی وانەکە مامۆستا پرسیارێک لە دۆنی دەکات و ئەویش زۆر بەناڕێکی وەڵامی دەداتەوە. لە سەروبەندی قسەکانیان کچێکی نوێ دێتە ژوورەوە و دەیان بچڕێنێت. مامۆستاکەش پێی دەڵێت کە لە تەنیشت قۆزترین کوڕیپۆلەکە دابنیشێت، ئەویش لای دۆنی دادەنیشێت. پاش تاوابوونی یەکەم ڕۆژی قوتابخانە باوکی بە ئۆتۆمبیلەکەی دێت بە دوایدا. لە کاتی لێخوڕنیان بەرەو ماڵەوە خانمێکی بەتەمان لەسەر ڕێگەکەیان دەوەستێت. دۆنی لە ئۆتۆمبیلەکە دێتە خوارەوە و دەچێتە لای بۆ ئەوەی لێ دڵنیا بێتەوە. خانمە بەتەمەنەکە شتێک بە گوێچکیدا دەچرپێنێت، پاشان دەچێتەوە ماڵەکەی. دواتر باوکی دەچێتە لای دۆنی پرسیاری ئەوەی لێ دەکات کە خانمەکە چی پێگوت، بەڵام ئەو وەڵامی ناداتەوە. پاشان دەچێتە لای دکتۆرە نانسی و باسی فرانکی کەروێشکی بۆ دەکات کە هاوڕێکی خەیاڵی دۆنیە. ژیانی دۆنی بە تەواوی دەبێتە ڕۆتین، لە ماڵەوە بۆ قوتابخانە، لە قوتابخانە بۆ ماڵ، یاخود بۆ بینینی پزیشک. شەوێکیان فرانک دێتە لای و تەورێکی پێدەدات و داوای لێ دەکات چی پێگوت ئەنجامی بدات. ڕۆژی دواتر دۆنی و هاوڕێکانی چاوەڕێی پاسی قوتابخانە دەکەن بۆ ئەوەی بڕۆن بۆ قوتابخانە، بەڵام بەهۆی ئەوەی کەوا کەسێک بۆڕی ئاوەکانی شکاندبوو، تەورەکەشی لەسەری پەیکەرێک چەقاندبوو، ئەو ڕۆژەوانەکانیان نەخوێن. دۆنی ئەنجامدەری هەموو ئەو شتانە بوو بە فەرمانی فرانکی کەروێشک. دواتر لە ڕێگادا چاوی بە گریچن دەکەوێت کە دوو کوڕ دەوریان داوە بێزاری دەکەن. ئەویش هیچ حسابیان بۆ ناکات و لەگەڵ دۆنی دەڕوات. بەدەم ڕێگاوە لەگەڵ یەک قسە دەکەن و گریچن بە دۆنی دەڵێت کەوا دایک و باوکی لێک جیابوونەتەوە. ئەویش هەوڵیکردنەوەی ئەو بابەتانی لەگەڵ دەدات، بەڵام شکست دێنێت. پاشان دەچێتە لای پزیشک، ئەویش خەواندنی موگناتیسی لەگەڵ بەکاردێنێت و پێی دەڵێت پاش ئەوەی دوو چەپڵەی لێدا لە خەو هەڵەستێت. پزیشکەکە لەبارەی قوتابخانەوە پرسیار لێ دەکات، ئەویش بە هەڵەوەڵامی دەداتەوە چونکە بیری لاشتی ترە و خەریکە قۆپچی پانتۆڵەکەی دەکاتەوە. دکتۆرەکە چارەسەرەکەی پێ تەواو ناکرێت و لە خەوڕای دەپەڕێنێت. ڕۆژی دوای ئەوە پۆلیس دەچێتە قوتابخانەکەیان بۆ ئەوەی لە کۆڵینەوە لە ڕووداوەکە بکەن و ئەنجامدەری ڕووداوەکە ئاشکرا بکەن. داوا لە دانە بەدانی قوتابیەکان دەکەن کە شتێک لەسەر تەختەکە بنووسن بۆ ئەوەی بەراوردی دەستوخەتی ئەوان و دەستوخەتی ئەنجامدەری ڕووداوەکە بکەن. بۆ شەوەکەی کۆبوونەوەی دایک و باوکان ڕێک دەخرێت. هەر لەو شەوەدا دۆنی هەڵدەستێت تا دەرمانەکانی بخوات. لە پڕدا دووبارە کەروێشکەکە دەردەکەوێت و پرسیاری ئەوەی لێ دەکات بۆچی وای کرد قوتابخانەکە نوقمی ئاو بێت. کەروێشکەکەش لە وەڵامدا پێی دەڵێت کە ئەوان لە مەترسیدان. پاشان دۆنی لە کەروێشکەکە دەپرسێت کە لەکوێوە هاتووە. ئەویش پێی دەڵێت کەوا ئەو گەشت بە نێو سەردەمەکاندا دەکات، ڕاشکاوانەتر گەشتی کات دەکات. دواتر سام دێتە ژوورەوە و کەروێشکەکە ون دەبێت. بەیانی دووبارە دۆنی دەچێتەوە قوتابخانە و سەیری پارچە ڤیدیۆیەک دەکەن کە مامۆستاکەیان بۆی ئامادەکردوون. پاش تەواوبوونی ڤیدیۆکە مامۆستاکەیان پارچە کاغەزێک دەدات بە هەمویان و داوایان لێ دەکات یەک لە دوای یەک بیخوێننەوە. نۆرەی دۆنی دێت دەبینێت کە پارچە کاغەزەکە هیچ پەیوەندیەکی بە دەرسەکەیانەوە نییە، بۆیە ڕەختن لە مامۆستاکەی دەگرێت. ئەوانیش لەپای ئەو کاری بانگی دایک و باوکی دەکەن بۆ قوتابخانە.
بەڕێوەبەر هەندێک قسەیان لەگەڵ دەکات و پاشان بەڕێیان دەکات. دۆنی دەچێتە ماڵەوە و خوشکەکەی دەبینێت کە وەک هەمیشە هۆگری تەلەفۆنەکەیەتی، ئەویش هەر کە چاوی پێی دەکەوێت ژوورەکە جێدەهێڵێت. ڕۆژی دواتر دۆنی دەچێتەوە قوتابخانە و دەڕواتە لای مامۆستای فیزیا دەربارەی بیردۆزی گەشتکردن بەنێو کاتدا پرسیار لە مامۆستاکەی دەکات. مامۆستاکەش کتێبێکی دەربارەی ئەو بابەتە پێدەدات و پێی دەڵێت لای کەس باسی نەکات کە ئەو ئەم کتێبەی پێداوە. کتێبەکەش لە نووسینی ڕاهیبەیەک بوو بە ناوی فەلسەفەی گەشتکردن بەنێو کاتدا. دۆنی کتێبەکە دەبات و نیشانی خێزانەکەی دەدات، ئەوانیش گاڵتەیان بە کتێبەکە دێت. دواتر دەچێتە لای پزیشکە دەرونیەکە باسی فڕانکی کەروێشکی بۆ دەکات. پاشان دەچێتەوە ماڵەوە و لەگەڵ کەسوکارەکەیدا دەنیشێت و لە پڕدا دەبینێت کە شتێکی نامۆ لە سینگیانەوە دەردەچێت و ڕێگەیان نادات بجوڵێت و هەمان شتێش لە سینگی ئەوە دەردەچێت و دەیبات بەرەو ژوورەکەی. دەبینێت کە تەنها 12 ڕۆژ لە 28 ڕۆژەکە ماوە. شەوی دواتر دایک و باوکی دۆنی لە دەرەوە نان دەخۆن. دایکی پێشنیاری جیابوونەوە دەکات. لەو کاتەی دۆنی و ئەلیزابێت خەریکی هەڵکردنی کوولەکەکارن، دایک و باوکیان دەڕۆنە لای دکتۆری دەرونی. ئەویش باسی کێشە دەرونیەکانی دۆنیان بۆ دەکات. پرسیاری ئەوان لێ دەکات کە ئایا هاوڕێ وەهمیەکەی دۆنی کە ناوی فڕانکی کەروێشکە دەناسن؟ ئەوانیش دەڵێن هەرگیز کویان لەو ناوە نەبوو و نایناسن. دواتر دۆنی دووبارە هەڵدەسێت تا دەرمانەکانی بخوات. چەقۆیەک بەدەستی دەگرێت و دەیدات لە ئاوێنەکە چونکە فڕانکی تێدا دەبینێت. پزیشکەکە درێژە بە قسەکانی دەدات و پێیان دەڵێت کە دۆنی بەدەست نەخۆشی زۆفرینیاوە دەناڵێنێت، پێویستی بە خاوەنی موناتسی زیاتر و دەرمانی زیاتر هەیە. ڕۆژێکیان لە سیمینارێک لە قوتابخانەکەیان پێشکەشکارەکە باسی چیرۆکی قوتابیەکیان بۆ دەکات بە ناوی فڕانک. دۆنی هەز دەکات کە گەشتی بەنێو کاتدا کردووە. دواتر کاتی ئەوە دێت کە قوتابیەکان پرسیار لە مامۆستا بکەن. دۆنی ئەمجار رەختە لە پێشکەشکاری سیمینارەکە دەگرێت کە پێی وایە هەموو شتێک پەیوەندی بە خۆشویستنی خود یاخود ترس هەیە. پێشکەشکارەکە پێی دەڵێت کە ناچارە ئەو قسانە بکات. دۆنیش بە سوکایەتیەوە وەڵامی دەداتەوە تا ئەو ڕادەیە بەڕێوەبەر خۆی دەچێت دووری دەخاتەوە لە مایکەکە و لەو کاتە قوتابیەکان چەپڵە ڕێزانی دەکەن. لە دوای سیمینارەکە زۆر تووڕە دەبێت، بەڵام گریچن هێوری دەکاتەوە. ئەویش کتێبەکەی پێدەدات، پێی دەڵێت کە ئەو شتانێکی نامۆ دەبینێت. هەروەها پێی دەڵێت کە لە کتێبەکەدا هاتووە هەموو ئەو شتانێک کە دەبینێت مەحاڵە بەڕێکەوت بێت، بێگومان هۆکارێکی هەیە. دواتر دەچنە ماڵی نووسەری کتێبەکە کە ناوی پرۆتایە. چەندی لە دەرگا دەدەن، کەس نایکاتەوە. ئەوانیش دەگەڕێنەوە، بەڵام لە پڕدا ئاور دەدەنەوە و پرۆتا دەبینن کە لە باڵکۆنەکەەوە سەیریان دەکات. دۆنی بەشێکی تر لە کتێبەکە دەخوێنێتەوە کە باسی ئەو ماددە سەیری دەکرد کە لە سینگی خێزانەکەیەوە دەردەچوو. ئەویش دەچێت پرسیار لە مامۆستای فیزیا دەکات، پێی دەڵێت کە ئەو توانیوێتی ئەو مادەیە ببینێت. مامۆستاکەش پێی دەڵێت کە بۆ چوونی ئەو جیاوازە لەبارەی ماددەکە. دۆنی گفتوگۆکە درێژتر دەکاتەوە، بۆیە مامۆستاکە دەکشێتەوە بە بیانووی ئەوەی کارەکەی لەدەست دەدات. پاشان مامۆستاکەی ڕۆمانێکی پێدەدات و پێی دەڵێت کە دەتوانێت لەگەڵ فڕانک بخوێنێتەوە. ئەویش دەڕواتەوە ماڵەوە و بەشێکی کتێبەکە دەخوێنێتەوە. دواتر لەسەر ڕێگەکەیدا جزدانێک دەدۆزێتەوە و هەڵی دەگرێت. پاشان لەگەڵ گریچن دەڕۆن بۆ سینەما. لەو کاتێکە گریچن خەوی لێ دەکەوێت، دۆنی چاوی بە فڕانک دەکەوێت کە لە تەنیشتیان دانیشتووە. ئەویش داوای لێ دەکات کە ماسکی کەروێشکەکەی داکەنێت. فڕانکیش دای دەکەنێت و کوڕێک کە چاوێکی لەدەست داوە دەردەچێت و پێی دەڵێت کە ناوی فڕانک نییە، بەڵکو ئەوە ناوی باپیرێتی. لە ناکاو دەرگای گەشتی کات لەسەر شاشی سینەماکەوە دەکرێتەوە. دۆنی هەڵدەسێت و لە سینەماکە دەچێتە دەرەوە و دەڕواتە پێشبڕکەی بەهرەمەندەکان کە لەو کاتەدا هاوپۆلێکی خەریکی پیشاندانی توانەکانیەتی و دایک و باوکیشی لەوێن چونکە خوشکە بچووەکەشی بەشداری لە پێشبڕکێکە دەکات. دۆنی دەچێتە نووسنگی مامۆستاکە و ژوورەکە دەسووتێنێت و دەگەڕێتەوە سینەما. پاشان دۆنی دەچێتە لای باوکی، پێی دەڵێت کە ئەو شێتە. باوکیشی پێی دەڵێت کەوانیە و ئەو شێت نییە، بەڵکو ئەو کوڕە تاقانەکەیەتی دەبێت هەرچی لە دڵیدای هەڵی بژێرێت، تەنانەت ئەگەر هەموو خەڵکیش پێی پێ بکەنن. بەردەوام دەبن لە قسەکردن تا ئەو کاتی لەسەر تیڤی هەواڵی سوتای نووسینگەکەی مامۆستا و دەستگیرکردنی دەبینن. دواتر بەڕێوەبەر مامۆستا ئافرەتەکەی دۆنی بەبێ هۆکار دوور دەخاتەوە بە بیانووی ئەوەی کە شێوازی وانەوتنەوەکەی گونجاو نییە. ئەویش لە ژووری بەڕێوەبەر دەچێتە دەرەوە. پاشان لە بڵنگۆکەوە گوێبیستی ئەوە دەبێت کە تیمەکەی سام پێشبڕکێکیان بردوتەوە. ئەویش دەچێت کۆتاوانەی بڵێتەوە. مامۆستاکە بانقەس ڤیدیۆ کارتۆنی کەروێشکێک بۆ قوتابیەکان پێدەکات تا دۆنی تووڕە بێت. دواتر ئەو مامۆستایی کە پێشتر سکاڵی لە دۆنی کردبوو دەچێتە ماڵیان و داوا لە دایکیان دەکات کە ئەو لەگەڵ کچەکان گەشت بکات بۆ پاڵاوانەتی کۆتایی، چونکە مامۆستاکە پێی ناکرێت لەبەر ئەوەی دەبێت ئامادەی دادگاییەک بێت. دایکیشیان بە داواکە ڕازی دەبێت. پاشکەمێک دەچێتە ژوورەکەی دۆنی. وێنەیەکی ترسناک لەسەر دیوارەکە دەبینێت کە لە ژێریشیدا ڕۆژمێرێک هەیە کۆمەڵێک چەوتی پێدا هاتووە. بە دۆنی ڕادەگەێنێت کە لەگەڵ سام گەشت دەکات و ئەلیزابێت دەبێتە بەرپرسی ماڵ و داواشی لێ دەکات کە دکتۆرە دەرونیەکەی پشتگوێ نەخات. دۆنی دایکی بەڕێ دەکات و خۆشی سەرڕای ئەوەی کە ئەو ڕۆژە پشووە دەچێتە قوتابخانە. بە تایبەتی بۆ لای ئەو مامۆستایی دەچێت کە دوور خراوەتەوە پێی دەڵێت کە ئەوەستەمێکی گەورەیە لەو کراوە، چونکە ئەو باشترین مامۆستای قوتابخانەکەیە. لە پای وانە و زانیاریەکان سوپاسی دەکات و یەکتری جێ دێڵن. دواتر دۆنی چای بە هاوپۆلەکەی دەکەوێت و لێ نزیک دەبێتەوە پێی دەڵێت کە هەموو شتێک باش دەبێت. هاوپۆلەکەشی لێ دەترسێت و ڕادەکات. پاشان دەچێت لای پزیشکە دەرونیەکەی و موگناتیسیانە دەیخەوێنێت و بۆ دەردەکەوێت کە ئەو قوتابخانەکەی نوقمی ئاو کردبوو. هەر ئەویش نووسینگەی مامۆستاکەی سووتان دەبوو.
هەموو ئەوانەشی بە فەرمانی فرانک ئەنجامدا بوو. دۆنی هەڵدەسێت و دەڕوات، بەڵام لە پڕدا فرانک لە بەردەمیدا دەردەکەوێت و هاوار دەکات. پزیشکەکەش هەوڵی هێورکردنەوەی دەدات و پێی دەڵێت چیتر دەرمانەکانی نەخوات. ئێستاش تەنها یەک ڕۆژماوە بۆ کۆتایی هاتنی جیهان. ئەلیزابێت ئاهەنگێکی بە بۆنەی وەرگیرانی لە کۆلێژ ڕێکخستووە. پزیشکە دەرونیەکە هەوڵ دەدات پەیوەندی بە دایکی دۆنیەوە بکات، بەڵام پەیوەندیەکە وەرناگیرێت. ئەویش نامەیەک جێدەهێڵێت، تێیدا داوا دەکات هەر کات کە نامەکەی بینی پەیوەندی پێوە بکاتەوە. دواتر گریچن دەچێتە لای دۆنی، باسی ئەوەی بۆ دەکات کە دایکی ون بوو و نازانن ئێستا لەکوێیە. دەست بە ئاهەنگەکەیان دەکەن بێ ئاگا لەو نامەی دایکیان کە بۆیانی ناردوون و گوتوویەتی کە لە کاتژمێر 8:30 دەگاتەوە ماڵەوە. 6 کاتژمێر ماوە بۆ کۆتایی هاتنی جیهان. مادەکە دووبارە لە سینگی دۆنیەوە دەردەچێت و بەرەو لای بەفرگرەکەی دەبات و دووبارە شتانێکی نامۆ دەبینێت. ئەویش گریچن و هاوڕەکانی دەبات و دەستنە لای ماڵی پرۆتا و دەڕۆنە ژوورەوە. لەو کاتێک کە دەستنە ژێر زەمینەکە دوو کەس هێرش دەکەنە سەریان و دەیان بەنە دەرەوە. دواتر ئۆتۆمبیلێک لێیانەوە نزیک دەبێتەوە و گریچن لە هۆش خۆی دەچێت و دوو کەسەکەش ڕادەکەن. پاشان کەسێک کە جلی کەروێشکی لەبەرە لەگەڵ کەسێکی تر بە جلی قەرەقۆشەوە لە ئۆتۆمبیلەکە دێنە خوارەوە. دۆنی کەروێشکەکە دەکوژێت و قەرەقۆشەکەش ڕادەکات. دواتر پرۆتا بە دۆنی دەڵێت کە پەلە بکات چونکە گێژەڵوکەکە نزیک بۆتەوە. ئەویش گریچن هەڵدەگرێت و دەڕواتەوە ماڵەوە و سوچی ئۆتۆمبیلەکە دەهێنێت. خۆی و گریچن گێژەڵوکەکە دوور دەخەنەوە. لە دوورەوە لەسەر بۆنیتی ئۆتۆمبیلەکە دادەنیشێت و لە گێژەڵوکەکە دەڕوانێت. پاشان دەچێتەوە ناو ئۆتۆمبیلەکە و چەندین بیری نامە و یادگاری سەیری بە مێشک دادێت. دواتر دەگەڕێتەوە هەمان ئەو ڕۆژەی کە بزوێنەری فڕۆکە بەسەر ماڵەکەیاندا بەربووە، بەڵام ئەم جارە بەبێ کێشە لە شوێنی خۆی چاوەڕی چارەنووسی خۆی دەکات. بزوێنەرەکەی بەسەردا دەکەوێت و گیان لەدەست دەدات. لەو کاتێک کە تەواوی خانەوادەکەی لەبەر دەرگا وەستاون، گریچن بەوێ دادێت و دەپرسێت کە چی ڕوویداوە. گریچن هیچ شتێکی بیر نەماوە، بەڵام هەر لە خۆیەوە وە حەز دەکات کە دۆنی و خانەوادەکەی دەناسێت. بەم شێوەیە کۆتاییمان بە پوختەکردنی فیلمەکە هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بە بینەربوونتان.